پارتی وێشێتی کە 32 ساڵە دەستیان لە خوێنی گەلدایە و هەرچی بەردەستیان کەوتبێت زیویانە و تاڵانیان کردووە تاکو ئێستا دوای سێ دێنیان توانیوە ئەم خوا ناشرینە واز لێ بهێن و لا سەدەی 21دا و بەرچاوی جیهانەوە دەستیان بۆ دزینی دەنگی خەڵکی کوردستان بردەوە. ئەنجامەکانی هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دۆست و دوژمنی شۆک کرد. ژمارەکان بە پێچەوانی چاوەڕوانیەکان بوون. خەڵکی کوردستان دەنگیان بۆ هێز و لایەنێکدا کاتێک کارتیان کردە ناو سندوقەکانەوە. ئەنجامەکان شتێکی دیکەیان گوت. ئەگەر ئێستا هیچ بەڵگەیەکی یاسایی بۆ بابەتی ساختەکاری لە هەڵبژاردن بەردەست نەبێت، ئەوە بە سەرنجدانێکی خێرا و ڕووکەش لە دۆخەکە بۆ وڵاتیان دەردەکەوێت کە ئەم ئەنجامانە دوورن لە واقع و کە تواری هەرێم و خواست و ویستی وڵاتیان بە وردبینی شتیاندا نادۆزرێتەوە. پارتی وێچێتی کە ئەستەمەکانیان گەیشتووەتە ترۆپک و هەموو شێوازەکانی فشار و نادادیان لەسەر خەڵکی کوردستان تاقی کردوێتەوە. هیچ مرۆڤێکی ژیر ناتوانێ بڕوا بەوە بکات کە سەدان هەزار دەنگ زیاد بکەن و ئەوانیش خۆیان با پشتیوانی مزەیەفی خەڵک و دەنگدەرانەوە بابدەن. زۆری ژمارەی دەنگ و کورسیەکانی پارتی وێچێتی و هاو ئاوازەکانیان مانای ئەوە نییە کە وڵاتیانی کوردستان پاداشتی هێزە دەسەڵاتدارەکانیان کردووە و سزای ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینەیان داوە، بەڵکو نەخەڵک پاداشتی ئەوانی کردووە و نەسزای هێزێکی ڕازگۆی وەکو کۆمەڵی دادگەری داوە، بەڵکو ئەوە شەبەحی تەزویر و ساختەکاریەکە ئەنجامەکانی قەڵب کردوێتەوە و پەردەی ناڕاستی بەسەردا داوە. ناکرێت خەڵکی کوردستان با پشتیوانی بەرەیستەم تۆمەتبار بکرێت، چونکە دەنگە بەدەساتوەکانی ئەوان ڕای خەڵکی کوردستان نین و هەڵقوڵاوی هەستی ڕاستی وڵاتیان نییە، بەڵکو ئەوە ساختەکاری و کۆد و هاکردنی ئامێرەکانی کۆمیسیۆنە بووەتە فریاد ڕاستیان. ئەو ێزانی ڕێگان بە خۆیان داوە چاو ببڕنە دەنگی خەڵکی کوردستان، ستەمێکی گەورەیان کردووە و نادادیان بەرامبەر تەواوی وڵاتیان کردووە، بە جۆرێک کە نەیان هێشت هەڵبژاردن ببێتە کاڵای باڵای هەرێم و پەرلەمان نوێنەرایەتیەکی ڕاستەقینەی گەل بێت تایدا. ئێستا کە بۆ هەمان ڕوون بۆتەوە ساختەکاریەکی گەورە لە هەڵبژاردندا کراوە و کورسیەکان بە پێی دیزاینێکی شومی پێشوەختە بەسەر هێزەکاندا دابەشکراون، باشترین کار بایکۆت و دوورکەوتنەوە و جێشتنی ئەو پەرلەمانە ناشەرعیەیە.